ناوم حەسەن سەعیدە لە 92 من لە جادێ وەرزی مانگی ڕەمەزانە ناوسارجیمە کرد لە 2013 ناوسارجی کەلانە معادل هەمانە. اینجا ئیشێکی شە کە خەڵک تاالبێتی هەردییان لە کوردەواریەوە ئەمە ئیشەمان کردووە و شتێکی پاکوتەمیزە بۆ فەقیر ڕۆژارەکەش دەریێنێت. وەکو خۆم بێ ئیش و بێکار بووم هەچەند بیرم دەستمە برد بۆ هەموو ئیشێک نەجاحەتم نایانی هەستان دەستم کرد بە هەوی شێران و ئەمە کە بیرم لێ کردەوە ئەمە وەکو ئیشێک پەرم پیا و لەخوا بە زیاوێ باشە بۆ من بێفاو هیچ فەرقێکی تینە بەس خاڵقیاتی سنعاتەکە لە دەستماناگیان هیچ هونەرێکی تیان نییە هەویرەکەی هەر ئادی بە سپر و ئاو خوێ خمرێ هەرەوەی ویرێک کە خەڵەکەشێ بەزی تێ خاڵقیاتی وەکو ڕساکە لە دەستی ئێمە هەبووە بەم شێوە جوان و شکڵە جوانەی هەیە. خۆش بۆ خەڵکی با بۆ خێر لە مسبەتەکە فەقیر ڕۆژار ئەیکا بە خێر بۆ خۆیان هەر لە کۆنەوە خەڵک ناوسارجی و کەلانەی کردووەهانی ئەمە شتێ نییە بڵێ تازە هاتوێتە کوردستانەوە چەندەها ساڵەمە پێشە میشار کراوە کەلانە شتێکی ڕەواجی هەیە ینی وەکووە پیازە تەڕە پیازەکەی و لەگەڵ پیچکمان هەیە و ئێتر ئەم نوعاناکەین بە کەلانە خەڵکیش تالبێتی لەسەری. گەڵ ناوسارجی ئێمەکەیکەین بە گەرمی و بە ساردی هیچ فەرق ناکات چونکە ڕۆنەکەی بۆ 20 ناوسارجی من ڕۆنەکەیە گۆڕم وەکو خۆم ڕۆنی تر ناکەمەوە بەسەریا یعنی یەکەم دانەوە ئاخیدانەوە کویەکە مانەوەشی بگرە هەر عینەشە هیچ فەرقی ناکات بۆ ناوسارجەکەی ئێمە یعنی ئەوەتە ئەمە دەدەقە چارێکێکە بێ کردومە هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەمەی تازەشە هیچ ژینێکی فەرق و وروقێکی نییە لەوەیانە تا بگرە بژمێنێتەوە خۆشە چونکە ئەمە ئاردی بایعەکەشی لەگەڵات پێکەڵەکەن گیرڕێکەکەینەوە گیر نابێتەوە ناوسارجیە کەلانەکەش عینەشێت یەکەویت بەکارێنی هەموو کات خواستی لەسەرە وەکو خواردنەکە بەس وەکو ئەوەی کە زیاتر خەڵک تاالبی بێ بەهاران مانگی سێ وەرە و زۆرتر بۆ مانگی 5 و 6 و حەوتی تر زستانە عینەشێت زیاتر حەزیان لە ناوسارجە لەبەری ساردە دنیا. بێفعل نامێنێ زۆر ئێوارێ نامێنێ شتێک نییە بڵێ مەڵام ئەمە بە دەگمەن بەعزە ئێوارێ بمێنێت بەعزە ئێوارێ بمێنێت یعنی ئەویش ئەگەمێنێت دەرودراسیەکە خوارەکەی دەنەکەیکەم بەکەی بە دەرودراسیەکەی خۆمانە بەم ناوەیە بەزیتی بە دەگمە نەمێنێتەوە واریدادێکیە بۆ خۆم و ماڵ و مناڵ پێژین حەمد و سەنا بۆ خوا لێشی ڕازیم و زۆریش نۆشی گیانێ بێ تاوا یاشێقیان نۆشی تاوە نۆدانێنیش خێرە بنووسێ خوا لە خێری دەرنەکە دە باش بەسەر خوا لەگەڵ یاشێقیان ئێستا بە زۆر کەسەڵی کەلاناڵی کەلانە چییە هەنی ئەم جیلە تازانە نازان کەلانە ناساجی جێ بەڵام ئاوا ئێستا وردە و دەخەڵێکم فێرە بنەوە ئەم جیلانش کەلانە ناساجی کە لە کۆنەوە هەبووە یعنی ئەمە شتێکی باشەکە نەک من حەزەکەم 20 کەس ئیش ئەم ئیشە بکات و کە بزانێ سنعاتی کوردەواریمان ئەمە شتێکی شانازی پێوەکەین کە هەیە من خۆم شانازی پێوەکەم بە ئیشەکەمەوە حەمد و سەنا بۆ خوا شەش نەفەر بەخێوەکە حەمد و سەنا بۆ خوا خراب نییە بۆ من لەخوا بە زیابێ عیبی نییە خەڵکیش ڕازیە لە ئیشەکەم ئەوە نەبێ بە دەمی خۆم بڵێم.